تا چەند ئەو بۆچوونە ڕاستە کە هۆکاری هەندێک لە نەخۆشیە دەرونیەکان بۆ بوونی جنۆکە دەگەڕێتەوە. ئایا بە لێدان و ئەشکەنجەدان جنۆکە لە دەستەی نەخۆش دەردەکرێت؟ ئەی بۆچوونی ئەو پزیشک و پسپۆڕانە تا چەند ڕاستە کە هۆکاری نەخۆشیە دەرونیەکان لایەنەکانی بایۆلۆژی و ئۆرگانیان هەیە و پرسی جنۆکە بابەتێکی دروستکراوە؟ لە نێوان ئەو بۆچوونانەدا کە جنۆکە هۆکارە بۆ نەخۆشە دەرونیەکان و لە بەرامبەریشدا زانست دەتوانێت چارەسەری نەخۆشە دەرونیەکان بکات. ئەی بۆچی بۆ ئەم حاڵەتانە خەڵکانێک بۆ چارەسەر سەردانی ئەو کەسانە دەکەن کە خۆیان بە مەلا و کارکتەری ئاینی دەناسێنن؟ چارەسەری نەخۆشی دەرونی لەکوێی ئاین و زانستدایە و کامیان توانای چارەسەرکردنی ئەم نەخۆشییان هەیە؟ لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی دیاردە و دەرووندا تاوتوێی نەخۆشی دەرونی لە نێوان جنۆکە و زانستدا دەکرێت. بەرنامەی دیاردە و دەروون شەوی پێنجشەممە کاتژمێر 9:05 لە NRTO پێشکەشتان دەکرێت.